ساڵێک تێپەڕی بەسەر ڕێکەوتنە سیاسیەکەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان. ئەو ڕێکەوتنەی هەم یەکێتی گۆڕان هەم لایەنگرانی ئەو دوولایەنە و خەڵکی کوردستان بە ڕێکەوتنێکی گرنگی دەزانن بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێستایی هەرێمی کوردستان. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت لە یەکێتی ئەو ڕێکەوتنە و جێبەجێکردنیشی زۆر گرنگە. پابند بوونێ یەکێتی پابند بووە پێی خۆ زۆر خاڵەکان جێبەجێ بووە. ڕێکەوتنیش تا ڕادەیەک مەسەلەی تێڕوانینی سیاسی، مەسەلەی دانی پۆستەکانی پارێزگا و ئیدارەی مەحەلی سلێمانی دراوە بەشی زۆری یعنی قسەی لەسەر کراوە جێبەجێش بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنی نێوانیان و جێبەجێکردنی خاڵەکانی وە گەڕانەوەی هاوسەنگی هێز دەبینن لە هەرێمی کوردستان. ئەندامێکی جفاتی بزوتنەوەی گۆڕان دەڵێت ئەو ڕێکەوتنە بۆ گۆڕان و یەکێتی و خەڵکی کوردستان سوودی زۆری دەبێت. بەڕای من باشترین کار کە بیکەن ئەوەیە دەست بە پێکینانی ئیتیلافی فراکسیۆنەکان بکەن لە ئەنجومەنی پارێزگا، لە پەرلەمانی کوردستان، لە پەرلەمانی عێراق. ئەوە دەبێتە حوسنە نیە لە بۆ هەردوولایەن. ئەگەر ئەو هەنگاوە بکرێت هەنگاوەکانی تریش ئاسان دەبێت. ڕێکەوتنە سیاسیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە 11/25 مادە پێکاتوە. لە ڕێکەوتنەکە یەکێتی و گۆڕان تێڕوانینی هاوبەشی خۆیان خستۆتە ڕوو دەربارەی پرسەکانی تایبەت بە حزب و ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە لە ڕووە سیاسی و ئابووریەکانەوە. لە ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕانیش هاتووە فراکسیۆنەکانیان لە ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان یەک بگرنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.